سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتانداین بۆ گەشتی هەواڵەکانی سەرلەبانی ڕۆژی جومعە 9 مانگی پوشپەڕی 1402 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر گڵکۆی گیانبەختکردووان لە پیرانشار، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لەلایەن ڕژیمەوە لە شاری سەقز، گواستنەوەی دوو هاوڵاتی بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنا، ئازادی ئومید شاه محەممەدی بە پابەندی ئەلکترۆنی، کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردوانی گیلان و مازەندەران و ناڕزایەتی شارۆمەندانی خاش دژ بە نێونەری خامنەی لەو شارە. دەستپێکی هەواڵەکان کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر گڵکۆی گیانبەختکردووان لە پیرانشار ڕۆژی پێنجشەممە 8 مانگی پوشپەڕ، بنەماڵەی دادخوازان و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی پیرانشار بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بە پێی راپۆرتەکان بنەماڵەی زەکەریا خەیاڵ و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی پیرانشار بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەری گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری لەسەر مەزاریە و هەمیشە زیندووە کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پرشانازیان بن. شانی باسەکە زەکەریا خەیاڵ شەوی 29 خەرمانانی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لەلایەن ڕژیمەوە لە شاری سەقز. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی سەقز بە ناوی هیوا میرزایی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی ئەو هاوڵاتیان دەست بەسەر کردووە تاکو و کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەکی ورد لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی هیوا میرزایی لە بەردەستانیە. گواستنەوەی دوو هاوڵاتی بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنا ڕۆژی پێنجشەممە 8 مانگی پوشپەڕ، دوو هاوڵاتی بەناوەکانی میلاد فازڵپور تەمەن 24 ساڵ و خەڵکی گوندی مەلقەرەنی سەر بە شاری سەقز و هێمن حسەینی خەڵکی سەقز بە مەبەستی لێپرسینەوە بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنا ڕاگوێزراون. بە پێی راپۆرتەکان بەیانی ڕۆژی دووشەممە 5 پوشپەڕ میلاد فازڵپور و هێمن حسەینی بە شێوەی نایاسایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون و تاوەکو ئێستا لە هۆکاری دەست بەسەرکرانی ئەو دوو هاوڵاتیە هیچ زانیاریەک لە بەردەستانیە و لا دەست ڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. ئازادی ئومید شاه محەممەدی بە پابەندی ئەلکترۆنی. بە پێی بڕیاری دادگا ئومید شاه محەممەدی مامۆستای خەڵکی دیواندەرە کە لە زیندانی بیجاردا بەندکرا بوو ڕۆژی پێنجشەممە 8 پوشپەڕ بە پابەندی ئەلکترۆنی ئازاد کرا. بە پێی راپۆرتەکان ڕۆژی یەکشەممە ئومید شاه محەممەدی ئەندامی ئەنجومەنی سنفی فەرەنگیانی کوردستان لەقی دیواندەرە دوای تێپەڕکردنی نیوەی ماوەی بەندکرانەکەی لە زیندانی بیجار بە پابەندی ئەلکترۆنی ئازاد کراوە. ناوبراو ڕۆژی شەممە 19 گوڵانی 1401 دوای بانکێشتکردنی بۆ دادگای ئینقلابی دیواندەرە دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی بیجار کرابوو. جێگای ئاماژەیە کە پێشتر لە قیەکی دادگای ئینقلابی سنا بە تۆمەتی هەوڵدان دژی ئەمنیەتی نەتەوەی و هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایەرەکانی ڕژیم ئەو چالاکە سنفیەی بە 5 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرد بوو. دواتر سزاکەی لە دادگای پێداچوونەوە بۆ 1 ساڵ زیندانی تەعزیری و 4 ساڵ زیندانی تەعلیقی گۆڕدرا. ڕوخاندنی دەکەی کاسبکارێک لەلایەن شارەداری سنەوە. بە پێی هەواڵی گەشتوو بەیانی ڕۆژی پێنجشەممە 8 مانگی پوشپەڕ شارەداری شاری سنا دەکەی کاسبکارێکی ڕوخاند. بەوتەی سەرچاوە خۆجێیەکان ناویە و کاسبکارە لاوە ئەفشینە و هێزەکانی شارەداری بە شێوەی دڕندانە هەڵیان کتەوەتە سەر دوکانەکەی و سەرجەم کەلوپەلەکانی نێو دوکانەکەیان تێکشکاندووە.
کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردوانی گیلان و مازەندەران. ڕۆژی پێنجشەممە هەشتی مانگی پوشپەر بنەماڵەی دادخوازان لە ئوستانەکانی گیلان و مازەندەران لەسەر گڵکۆی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی کۆبوونەوە و ڕێزان لە فیداکاریەکانیان گرت. دایکی هەمیشە زیندوو عرفان ڕەزایی لەسەر گۆڕی چەند گیانبەختکردووی ناڕەزایەتیەکانی گیلان و مازەندەران نووسی، دوای ئەوەی ئازیزەکانتان لە ئێمە وەرگرت، تاڵترین و سەختترین ئەزمموی ژیانمان چێشت. لە ماوەی کەمتر لە ساڵێکدا هەمووان وانەی گەورە لە ژیاندا فێر بووین وەک ئەوەی پێش لەوە نەژیاوین، بەڵام لەم ڕۆژانەدا هەست بە زیندوی دەکەین چونکە ئامانجێکمان هەیە هەمومان لەم ڕۆژانەدا شان بە شانی یەکتر وانەکانی ژیان دەڵێنەوە، تەنها بە پێکەوە بوون تۆڵە دەکەینەوە. وەستاوین بە نیشانەی سەرکەوتن، ئێمە کڕنۆش نابین، باش سەیری ئەم وێنە هاوبەشانە بکەن و لە نیگاکانمان بترسن. ناڕەزایەتی شارۆمەندانی خاش دژ بە نێونەری خامنەیی لەو شارە. ڕۆژی پێنجشەممە هەشتی مانگی پوشپەر شارۆمەندانی بەلوچ لە شاری خاش دژ بە نەبوونی ئاو کۆبوونەوە و دژایەتی خۆیان لەگەڵ نێونەری خامنەیی لەو شارە نیشاندا. بە وتەی هاوڵاتیانی بەلوچ لە حاڵێکدا دەیان کێشەی وەکو ئاو، بێکاری، کوشتنی خەڵکی ناڕازی و سوختبەران لە ئوستانی سیستان و بەلوچستان بەرۆکی بە خەڵک گرتووە، نێونەری خامنەیی جنایەتکار بێدەنگی هەڵبژاردووە و زۆر کات دژایەتی لەگەڵ خواست و داخوازیەکانی خەڵک دەکات. گیان لە دەستانی دوو کرێکار لە بەنداوی مشکین شار. ڕۆژی پێنجشەممە هەشتی مانگی پوشپەر دوو کرێکاری شاغڵ لە پرۆژەی بەنداوی مشکین شار بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان ئەو دوو کرێکارە کە هێشتا ناسنامەیان ئاشکرا نەکراوە، بەهۆی بەربوونەوەی کەرەستەی قورس لەسەر باڵابەری نێو کارگەی بەنداوی مشکین شار بەسەریاندا گیانیان لەدەستاوە. جێگەی ئاماژەیە کە نەبوونی مەنیشۆنی کار و دابین نەکردنی ئیمکاناتی خۆپاراستن لەلایەن خاوەنکارەوە سەرەکی ترین هۆکارەکانی چوونە سەرەوەی قوربانیانی ڕووداوی کارە لە ئێران. دەست بەسەرکردنی وەحشیانەی ژنێک لە تاران لەلایەن ڕژیمەوە. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە تاران بە شێوەیەکی وەحشیانە ژنێک دەست بەسەر دەکەن. بەپێی زانیاریەکان هێزە لیباس شەخسیەکانی ڕژیم لە شارۆچکەی غەربی تاران ڕۆژی چوارشەممە هێرش دەکەنە سەر ژنێک و بە لێدان و ئەشکەنجا دەیڕفێنن. جێگەی ئاماژەیە کە هیچ زانیاریەک لەسەر ناسناو و چارەنووسی ئەو هاوڵاتیە لەبەردەستانیە. دوا هەواڵ درێژەی ناڕەزایەتیەکانی دژ بە توندوتیژی پۆلیس لە فەڕەنسا. شەوی چوارشەممە حوتی مانگی پوشپەر شەقامەکانی چەند شاری فەڕەنسا بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام گۆڕەپانی ناڕەزایەتی دژ بە توندوتیژیەکانی پۆلیس بوون. بەپێی راپۆرتەکان دوو شەو لەوە پێش هێزەکانی پۆلیسی نانت ڕاستەوخۆ تەقیان لاوێکی تەمەن 17 ساڵ کرد و ئەو مێر منداڵیان کوشتووە. پاش بڵاوبوونەوەی هۆڵە لاوان و خەڵکی ناڕازی لە چەند شاری فەڕەنسا لەوانە پاریس، نانت و لیل دژ بە توندوتیژیەکانی پۆلیسی وڵاتە ڕژانە سەر شەقام و تێک هەڵچوون ڕوویدا. لا پێکدادانەکانی نێوان خەڵکی ناڕازی و هێزەکانی پۆلیس چەندین ئۆتۆمۆبیل لە ئاگری تووڕێی خەڵکدا سوتاون و چەند کەس لە خۆپیشاندەران دەست بەسەر کرا. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەوڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا فەرموون بۆ درێژەی بینینی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵی.